لە درێژەی چالاکی پرۆژە جیاوازەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ هاوکاری نەخۆش و هەژار و نەداران لە نووسینگەی چەمسەماڵی دەستگاکە لە ڕێی دوو خێرخوازەوە هاوکاری دارایی بەسەر 100 نەخۆشی شێرپەنجە و کەم ئەندامی سنوورەکەدا دابەش کرد. یەکێتر لە پرۆژە جوانەکانی ئەمە کە لە ڕێگای دوو خێرخوازەوە خی گەورە لیان ڕازی بێ کە بڕی 100 ماڵ هاوکاریان بۆ ئێمەهێناوە کە ئەم 100 ماڵە خەڵکانی شێرپەنجەن و کەمەندامن خاوەن پێداویستی تایبەتن. من داواکارم لە خێرخوازان چۆن ئێستا بە چاوی خۆتانە بینن کە ئەم خەڵکانە خەڵکیی محتیاج و احتیاجن کە پێویستیان بە هاوکاری مادیە بۆ نەخۆشخانە بۆ دەرزیدەوە دەرمان داواکارین لە خێرخوازان هاوکاریەکانیان بگەن نووسینگەکانی بەخشین لە کە هەموو کوردستانەوە داواکارین لە کوردانی دەرەوەی وڵات کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بن و ئێمە بەبێ جیاوازی ئەم هاوکارانە دابەشەکەین بەسەر ئەم خەڵکە هەژارەی کە لە سنووری چەمشەماڵە بەڕاستی چەمشەماڵ پێشتریش ئاماژەمان پێ کردووە کە حەوزەیەکە خەڵکێکی فەقیر و هەژار و کەسوکاری شەید و ئەنفالی زۆر پێدایە و داواکارین خی گەورە دەست بە باڵای خێرخوازانەوە بگرێ خۆ لە خێرخوازان خۆش بێ و ماڵی زیاتریان باتێ کە لەم کاتانە ئێمە بەسەرەکەنەوە و ئەم فەقیر و هەژارانە بەسەرەکەنەوە بۆ کەم ئەندامان و ئەو دایک و باوکانەی جگەرە ئازاری نەخۆشی خەمی بژێویشیان بووە بە کۆڵ ئەم هاوکاریانە وەک فریاد ڕستێک دەبینرێن سودمەند بووان بە چاوی پڕ لە هیواوە سپاسی دەستگای بەخشین و خێرخوازان دەکەن. سەردار سڵامانێ بۆ هەموو لایەک چاو ماچەکەم پاشان مامۆسانەجار و دەستگای خێرخوازی بەخشین خی گەورە بیان پارێزێ هاوکاری ئێماکەن دەستی ئەو دوو خێرخوازش خۆش خی گەورە دەر و بەڵا بیان پارێزێ دەستگای خێرخوازی بەخشین یعنی ئەمنترین شوێن یعنی یەکسەر ئەیگەێنی دەست ئەو فەقیر و هەژارانە دەستگای خێرخوازی بەخشین یعنی زەمان یعنی ئەمنترین شوێنە خاڵ براس تایبەتم هاوکاری ئێمەیان کردو و خی گەورە جەزای خێران باتەوە خی گەورە چی باشە ئەمە بکە کە هاتنە بەهانە ئێمە کەمەندامانەوە بە خێراتنتانەکەم و مەمنونتانم بۆ ئەم هاوکاریە مەمنونی ڕێکخراوی خێرخوازی بەخشینم خی گەورە پاداش هەمباتەوە ئینشاءالله وا لە بەڵاو مسیبەتداتاندا دەستێکی ئەمینن هاوکاریە هێنن بۆ فەقیر و بۆ هەژاران گەلێ مەمنونتانی خوا لێتان ڕازی بێ ئینشاءالله خی گەورە ئاوی بە ڕەحمەت کاتە من ئەم ئاگرێشە گەلێ مەمنونتانین خی گەورە جەزای دنیا قیامەت ئەمباتەوە ماوەساگە. دەستگای بەخشین لە گەڕانەوەی زەردەخەنە بۆ سەر ڕوخساری لێ قەوماوان لەسەر تاسەری هەرێمی کوردستان بەردەوامە بەڵام مانەوەی ئەم هیوا و زەردەخەنەیە پێویستی بەدەستی ئاواڵای زیاتری خێرخوازانە تا لەم دۆخە سەختەدا کەس بە تەنها جێنەمێنێت. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.